سڵاوی ستافی ئێوارە 24تان لێبێت دووبارە بە کۆمەڵێک بڕگە و بابەت ئەمڕۆژ لەگەڵتان دەبێت. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە گەرمیان شوانەکان بە قامیش سێبەر دروست دەکەن. لە مانگی ڕەمەزان هەلیمە خواردنێکی بەناوبانگی بەربانگە لە ڕۆژهەڵاتی کوردستان. نانەوەی پیشەیەکی قورس لە مانگی ڕەمەزان. ئەوانەی بە ڕۆژوون لە کاتی بەربانگدا دەیانەوێت پێش خواردنێکی سووک و شلەمەنی و سوپ و ئەو بابەتانە بخۆن تاکو گەدەیان ئامادە بکەن بۆ خواردنی دوای. لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لەو شلەمەنیانەی کە خواستێکی زۆری لەسەرە شلەی هەلیمە. هەلیم شلەمەنیەکی ناوبانگی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە مانگی ڕەمەزاندا زۆرێک لە ڕۆژوگران دەیانەوێت بۆ کاتی بەربانگ ئەو شلەیە بخۆن. لە ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک خواردن هەن کە تەنیا لە یەک مانگی ڕەمەزاندا خواستیان لەسەرە. زۆربەی خواردنەکانیش خواردنی کۆنی کوردەوارین کە خەڵک لە باوکو و باپیرانی وەریگرتووە. شلەی حەلیم لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. کاسپیەکی یەک مانگیشی بۆ خەڵکانێک دروست کردووە. پێشوازێکی زۆریشی لێ دەکرێت. حەلیم 15 ساڵە لە مەریوانە شروعی پێ کردە. وەختە ساڵهای چەند ساڵەوە بەرەبەتە مەسرەفی کەم بوو. ساڵێک لە ساڵ مەسرەفی زۆرترە بەخصوص لە ڕەمەزانە. ڕەمەزان مەسرەف حەلیم زۆرە. مەسەڵەن ئیمساڵ باشترە لە پارەکە باشتر لە پێرارەکە. مەسرەف حەلیم زۆرە لە ڕەمەزانە. خوازیارانی ئەم شلەیە پێیان وایە کە بۆ بەربانگ و پێش خواردنی ژەمی سەرەکی حەلیم هەڵبژاردەیەکی گونجاوە چونکە گەدا بۆ خواردنە سەرەکیەکە ئامادە دەکات و ڕێگریش لە زیادەڕەویکردن لە خواردن دەکات چونکە حەلیم جگە لەوەی گەدە دەپارێزێت هاوکات برسێتی سەرەتاش لای ڕۆژوانان ناهێڵێت. خۆمانە شکوری سەحەلی بەفرۆشێت تقریبا ڕۆژە بەیانانزەی 50 تا 100 نەفەرێ دروستەکەین کە بەسیگی بە ئەوەڵ تا ئاخر ڕەمەزانت. معموڵان ئەوەڵ تا 20 ڕۆژ ئەوە ڕەمەزان مەسرەفی باشترە لەوەلا کەمترە بێت. سفرەی بەربانگەکانی باوەڕمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان جگە لە خورما و زلوبیا و بامیە حەلیمیشی تێدایە. ئەوانە هیچیان وەکو خواردنی سەرەکی سەیر ناکرێن بەڵام ئەو خواردنانە و ڕەمەزان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە یەک گرێدراون. شلەی حەلیمیش ئەگەرچی 11 مانگەکەی دیکەی ساڵ ونە بەڵام لە یەک مانگی ڕەمەزاندا تۆڵەی خۆی دەکاتەوە و بەشداریەکی بەرچاوی هەیە. شوانکارەکان لە وەرزی گەرمادا بۆی خۆیان لە گەرمای گەرمیان بپارێزن سێبەر بە قامیش دروست دەکەن. یەکێکیش لە شوانکارەکان باسیەوە دەکات کە دروستکردنی سێبەر بە قامیش جگەلەوەی سوودی هەیە بۆ خۆپاراستن لە گەرما هەروە ئەوان دەتوانن لەژێر سێبەری ئەو قامیشەشەوە پارێزگاری لە مەڕ و ئاژەڵەکانیان بکەن و نێڵن گورێک زیانیان پێ بگەێنێت. حیوانداری و ماڵداریەکەین و بۆ پاراستنی خۆمان لە گەرما بۆی گەرمامان نەبێت و خۆمان پارێزین و جەو گەرما و پلەکانی گەرما تا بێ بەرەوبانە ڕات و هەر لە هەموو وڵاتێ و گەرمایە دروست بووە. ئێمە بۆ پاراستنی خۆمان لەو گەرما و بۆی سراحەت بکەین لە پاڵێ ئەم خامیشە دێنین چێرداغ دروست دەکەین. ئەم چێرداغە خامیشەکان ئەبڕین لە پێشا و دوای خامیشەکانمان بڕی یعنینە سەرەوە دوو خەتی چاڵی بۆ ئەەکەین لە ئەرزەکە خامیشەکان ئەچنین چنینی بۆ ئەەکەین دوایەوە ڕێک دایانەنێ وەکو ئیساکە لە ئەبینرێ دروست یەکەین و خۆمان بۆ خۆمان نێوەڕوان لە کات گەرماکان دێن ئیسراحەت لە پاڵەکەین و پێویستمان بۆیە عنی ئیسراحەت بکەین لە کاتێکا لە دەشت و دەرە ئیشەکەین و لە دێکانی یان خەریکی کار و ئیشی دەشتین. خۆزگەم بەو کەسەی هیچ کەسی نییە دۆزەوان خوا و لە غەریبیە
ئەو قامیشە یعنی پێویستیەکی زۆر چاکە بۆ لادیەکان و هەموو شوانەکان لە دیەکان لە شوێنەکانی تر کەوا سێبەر نییان دوورن لە دیەکان و لە شوێنێک کە سێبەری هەبێ هەن لەبەرەوەی چاو لە ئاژەڵەکە بێ ئەم شتە دروزەگەی بۆی ئەگەر کانی وەڕاش بڕێتە جێگایەکی دوور لە حیوانەکان تۆ حیوانەکان زەرری پێگا لەوانێ دڕندەیە گورگوی هەیە بێت زەرە لە حیوانەکان بێ لەبەرەوەی چاودەم لە حیوانەکان نەتا ئاژەڵەکانی نیانەتوانی بێنە ناو ئاژەڵەکانمان زەرریان پێ بگەێنن بەهۆی ئەو قامیشە. مرۆڤ کاتێک خۆراک دەخوات ئەو خۆراکە بە چەند قۆناغێکی یەک لە دوایەکی ئاڵۆز تێدەپەڕێت. کردداری هەرسکردنیش لە دەم دەست پێ دەکات تاکو و ڕیخۆلەکان. زۆرجار لە حاڵەتی بوونی برین لە دەم یاخود لە ڕیخۆلەکان نەخۆشەکان دەپرسن کە تا چەند ڕۆژ و گرتن ئاساییە و هەروە ئەو ڕێنمایە تەندروستیانە چین کە تایبەتن بەم حاڵەتانە. زیاترین پرسیار کە لێمانەکرێت لە کاتی ڕەمەزانە ئایا ڕۆژوو خراپە بۆمان یان نە دەستی لە ماعیدەمانەکە لە قۆڵۆن. باشترین جوابش بۆ ئەوەیە هەرچی کەسێک لە کاتی نەخۆشی لە کاتی ئاسایی کە تووشی ئسهالە بێت یان تووشی ڕشانەوە بێت یەکەم شت پێڵێن بۆ ماوەی ڕۆژێک یان زیاتر نابێ هیچ بخۆیت ئیستراحەت بکەیت ئیستراحەت بدەیت بە گەدەت و قۆڵۆنە. بۆیە ڕۆژ و بە هیچ نەوعەیەک زەرەری نییە بۆ ئینسانێکی ئاسایی کە هیچ مشکلی نەبێت لە مایدە و قۆڵۆنی. ئەگەر مشکلەشی هەبێ ئەو کاتە کەوێتە دوو جۆرە. ئەو خەڵکی کە مشکلەیەکی گەورەی هەیە مەسەلەن قورحەی مەعیدەی هەیە قورحەیەکی گەورەی هەیە نەزیفە یان ئیلتیهابی قۆڵۆنی تەقەڕوحیە ئەو نەوعانە ئەبێ ئیستیشاری دکتۆر وەربگرن هەتاکو بزانن ئەو کاتی دەرمانەی کە بیکەن لە کاتی پارشێو و بیخەنە کاتی بەربانگ تەئسیرەکە لەلایەن یان نا. بۆ جۆری ئەو نەخۆشانەی کە خۆیان عادەتەن لە وەختی ئاسایی هیچ هەست بە نەخۆشیەکەیان ناکەن لەبەر ئەوەی نەخۆشیەکەیان بەسیتە هیچ مشکلەی نییە بەس لە کاتی ڕۆژوە زیاد دەکات مەسەلەن قورحەیەکی بچووکی هەیە یان مشکلەیەکی هەیە لە هەرسا لە کاتیەوەی کە تۆ بۆ ماوەیەکی زۆر نان ناخۆیت و پاشەوە دەست یعنی لە ئفتار نانێکی زۆرە خۆی ئەو کاتە تەئسیرەکە لەسەر گەدە و قۆڵۆنی. بۆیە باشترین حەل بۆ ئەو خەڵکە ئەعتیادی ڕۆژوو خۆیان بکەن بەس دەبێت تەنزیمی خواردنیان کەن لە کاتی پارشێوە ئەبێ خواردنەکەیان زۆر تەبیعی بیخۆن زۆر کەمیەکی زۆر نەبێ هەتاکو بڵێ من بۆ دووهەم ڕۆژ برسیم نەبێ یان لەگەڵ ئاوێکی زۆر بخوا هەتاکو بڵێ تونی خۆم بشکێنم ئەو نەوعە خراپە خاستەن ئەگەر هەمووی پێکەوە نام خۆیت و ئاو خۆیت و یەکسەر دوایەوە پاڵکەویت و بنویت ئەو وەختە بەیانەکەی هەڵستی حموزە زیای کردووە لە مائیدەت یان هەست دەکەی کە وا مائیدەت تێک چووە. اینجا بۆ کاتی بەربانگ مهمترین شت ئەوەیە کە تۆ ئەو ماوە زۆرە کە نانت نەخواردووە ئاوت نەخواردووە تاقەی لەشت هەمووی کەم بووەتەوە بۆیە مهمترین شت تۆ ئەبێ مادەی شەکر لە لەشت زیاد بکەیت بەس ئەبێ بە تەدریجی وەری بگریت چکە تۆ ماوەی تقریباً 16 ساعاتە تقریباً لەوانەیە تۆ نانت نەخواردووە بۆیە نابێت تۆ یەکسەر هەمووی ئەو خواردنە بخەیتە ناو مائیدەتەوە. باشترین شتەوەیە دەست پێ بکەیت بە شیرینیەکی بەسیط باشترین شت لەوەیە خورمایە بیخۆیت کە نەوعی شەکرەکەی تایەتی تەبیعیە هیچ زەرەری نییە لەگەڵ ئەوەی تۆزێک ئاو بخۆی اینجا ماوەیەکی ئیستراحەت بدەی بەخۆت 5 دقەیەک 10 دقەیەک اینجا دوای ئەوە بگەڕێیتەوە لەسەر خواردنی اعتیادیەکە کە پرۆتیناتە لەگەڵ ئەو شتە باشەکانی کە لە خواردن هەیە کە مەسەن توانی گۆشتی سپی بخۆیت وەکو ماسی مریش حتا گۆشتی بڵێن گۆشتی سوور گۆشتی حیوان بەس هەمووی بە کەمیەک تۆزێک کەم کەم بخۆی بە تەدریجی بخۆی هەتاکو مشکلە نەکا بۆ مائیدەت. زۆرن ئەو کەسانەی دەستبەرداری کارەکانیان نەبوونە و زەویەکانیان بۆ کشت و کاڵ بەکارهێناوە. گەنجێک لە خورماڵ ساڵانە چەندونم زەویەک بۆ کشت و کاڵ بەکاردەهێنێت و هەروە بەروبوومێکی جوانی خۆماڵی بۆ ناوچەکە بەرهەم دێنێت. ئەو گەنجە هەرخۆی کشت و کاڵ دەکات و ساڵانە بەروبوومەکە دەباتە بازاڕ و دەیانفرۆشێت. پێشگە لەوەش 12 سەرخێزان بەم کارە بەخێو دەکات. باخەوان دێزوێژای دەسیر نەناڵا دێزنێناڵا
بخرزان عزيز بسيقورا بسيقورا ايدي بسيقورا من نام سۆڕاتە محەممەد دانیشتوو شاری خوڕماڵم هەر لە مناڵیەوە خەریکی فەلاعەتی بووم بە حکومەوەی کە باوکم خەریکی کاری کشت و کاڵ بوو ئێمە ژەگەڵ باوکمە ڕێزکەی و ئیشەمان گرتووەتە بەر و هەتا ئەم دەقە پەرمان بۆ ئیشەیاوە لەخوای گەورە بەزیابێت لە هەموو شەکان ناتوانیمانە سەرکەوتوێکی باش بەدەست بێنین لەو بواری کشت و کاڵە کە بەرهەمێنین ئیتر جۆری ئەو شتانە کە بەرهەمێنین جۆری ئەو شتانش کە ئێمە بەرهەمێنین بە پێی جۆری فەسڵەکان جیاوازە ئیتر هەر فەسڵی بە پێی جۆری ئەو شتەکە خۆمان بەرهەمێنین ئەم فەسڵە بۆ نمونە کەوەرمانەیە کەرەوزمانەیە توورمانەیە سڵکمانەیە تەڕەتی زەمانەیە شویتمانەیە هەزبێلەمانەیە پەڵپینەمانەیە شکر لەخوای گەورە بەزیابێ ئەمانەمانەیە ئیتر بە پێی جۆری فەسڵەکان ئەم بەرهەمانە خۆمان ساکەکەینەوە بژێی ژیانمان لەخوای گەورە بەزیاوێ باشە بەشی پێداویستی خۆمانەکە ئێستا بە پێی وەرزەکان ئێستا کە ئێمە لە مانگی ڕەمەزانین ئیتر تۆزێ بەیانیان زوو یین بۆ ناو زەرعاتەکە ئیتر تۆزە دنیا ڕۆشنی کردین بۆ ناو زەرعاتەکەی تر ئەو شتانی کە بەشی پێداویستی ئەوەنەی بەرهەمێنینە بازارەکە خۆمان ساکەکەینەوە ئەو سەوزەی کە ئێمە بەرهەمێنین لە سەرەتای مانگی یەکۆ بەولاوە ئەو سەوزە ئەو تۆشتەکە ئێوەشێنین تەمان پێچێ ئەتا ئێوەشێنین و ئاوێ دێرین و خزمەتیەکەین و ئەتا پێگا کە پێگا بژاری هەیە بژاریەکەین و دەوردە تا گەورەبێ کە گەورەبێ ئیتر هێنینە بازارڕۆ کە هێنینە بازارڕۆ ئەو شتانێک کە هێنینە بازارڕۆ بۆ نمونە کەوەرێنینە بازارڕۆ کەرەوزێنینە بازارڕۆ سڵقێنینە بازارڕۆ توورێنینە بازارڕۆ تەڕەتی زەیە شویتە هەزبێلە ینی پەڵپینێ ئەمانە ئێنینە بازارڕۆ خۆی کە شتەکان بەرهەمێنێ بە هەرەوەرزی بەرهەمێنین ینی بە هەرەوەرزی ئیشەکەیەکەین کە ئیشەکەمان کرد بەرهەمانێنە ئیشەکە بۆ نمونە باوکم سەرۆکاریمانەکەڵێ ئاوا بکەن و ئاوی بدێرن و ئەوانە وەجبەیەکی کەمان خوشکەکان و لەگەڵ براکانی کەپا ئیتر ئەوان سەوزەکە بڕن کە سەوزەکە بڕن ئەیکەنە ناو پلاسکۆ و ئەیخێنە ناو سیارە و ئیتر خۆشم ێنم لە بازارە ساکێکەکەم و لەگەڵیانە خۆشم ئەم هاوکارم لەگەڵ ئیشەکە لەگەڵیانان لێرە ئەو شتانە کە بەرهەمیانێنی خۆمان لە بازارە ساکێکین سەوسەی خۆمانە بەرەوە سەوسەی خۆمانە بەرەوەرە گەوەر بەرەوە کەرەوز بەرەوە شوید بەرەوە تەڕەتیزە بەرەوە سەوسەی خۆمانە بەرەوە سەوسەی خۆمانە بەرەوەرە گەوەر بەرەوە کەرەوز بەرەوە شوید بەرەوە ئیشی نانەوایی یەکێکە لە ئیشە قورسەکان بە تایبەتیش لە وەرزی هاویندا لەبەرەوەی ئیشەکە زۆر لە ئاگرەوە نزیکە بۆیە ئەو کەسانەی کە ئەم ئیشە دەکەن پێویستە کەسانی لێهاتوو شارەزا و لە هەمان کاتیشدا لەسەرخۆ بن بێگومان ئێستا کە مانگی ڕەمەزانە و پلەکانی گەرماش ڕۆژ بە ڕۆژ گەرمتر دەبن ئەم ئیشەش قورستر دەبێت فیچەرێکمان بۆ ئێوە ئامادە کردووە کە تیایدا قورسی پیشەی نانەواییتان پیشان دەدەین واروە ئەو کەسانەی کە پیشەی نانەوایی دەکەن ئێستا کە مانگی ڕەمەزانە ئەوان سەرڕای ئەوەی بەڕۆژون چەندین کاتژمێر درێژە بە کارەکانیان دەدەن لەبەر گەرما و هەم ئەرکی خۆیان و هەم ئەرکی ئاینیشیان جێبەجێ دەکەن موسيقى غير وزيري شو اللي كان تقريبا موضوع موسيقى وطني كان خلاص شو اللي جبت تعبها بس باقي خيرج قد دايقو ما وعنوني شركة دانا عالمي حتى بانجي مغرب هم شركة بشتي بانجي همچنین روش بگیرید فطاره حتی پشت پاشیده تا پاشیده هر شرکه و
تا چند سال شده من ادام شد اینو و پروژه الحمدلله قدیم همشه راستا گرمه بس الحمدلله همشه روژه خوش بگیری و همشه روژه بگیری الحمدلله رمضان حتی رمضان نبتره حتی 4-5 سال نشان چکه باشه که رمضان نبود از اگر رمضان دا 3,000-3,500 یه حدی مشکل شده ما ساعت 6 به دست بدی بتا 5 ساعت چون حالا با فطاره پنگانه گرم بود اصلا اون بازی نبود دوام ساعت ها گره 5 ساعت 6 تا 7 کنید و شده برنا خلاص حتی اگه بروش 5 سالی نه حتی به دستش شدی 5 سال دست بدی روزه که چون با پانی رو هرکن این از پیدا بود من بردانه کارم جنه بود اشتا پانی گرم بود وقتی من آگیر برده گوپین جهاد دل گوپین آگیر برده خود سرچا بمدن نقل تقریبا هیبکه حتی چه بود هیبکه درست دنیا گرمه والله بس مو هدي دام قاتني روجي نجي يعني كو شول هر نفس تشتيا مو هر والله تانية تناتيا بو نوفي بروجيا پیشه گوشت فروشی پیشه گونه و گلک گوهرتن بسر دا هاتنه. لدوها که گوشت فروشک 34 ساله دگل برای خو وی کاری دکه. او بحثا گوشت فروشی لسال 1980 دکه و دگل دمانه ها برهف دکه. از سال 84 از وی شولیدیم حتی برو شوله قصابیه شوله که خوشه گره شوله دی خوش تره و هنده جارا گازندت این سرگوشتی و سوجی زفریتن با اوید کریتن که حتی چندت زاند کش نقه گوشتی علاوه تایبا رمضان دا دست بکه یا باشه پشت هنگه سزد بیتن حتی 10 روزه اکمینم با عیده ده جاره کادی شد زبرت باشتر لید هیتن بس الدی با ظرافت بگاوه وکی بره نمایه بیا اغلب گوشت پازیه چه که مناسب تره وگاوی چیه گولکی یه گولکی هیت 10,000 او 13,000 یه پازیه هیت 8,000 و نها حتی 10,000 کار ما زحمت بس با الحمدلله ام هر 4-5 هاری کاریایی کو دوت کن بر مبسان آید کویدن خود اشکال بومد کوین وقتی کارب نبو برینی که من جمد بخواستم یا قالب جمده بس وگاوی الحمدلله کارب باشه یا مولده باشه یا عاما باشه نسبت کارا بیشی ما چه اشکال نینه خود بری 22 ساله وقتی مشغول کرد ایکش مشغول کرد پتر برکت دیده هبو نسبت اینه که خود برکت آویا کیمه از با الحمدلله شکرش خوده او ساجی باشه هیوامای بابتکانتان بدل بوبید تالقی کتر کاتکی خوش